لە کارگۆی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی خولێک بۆ کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکان و کارمەندەکانیان کرایەوە. سەرۆکی کۆمەڵەی کۆمپانیا گەشتیاریەکان دەڵێت لە ڕێگەی ئەم خولی ڕاهێنانی گەشتیاریانەوە دەیانەوێ برەوی زیاتر بە کەرتی گەشت و گوزار بدەن و لە هەمان کاتدا ڕێژەی گەشتیار بۆ پارێزگای سلێمانی ڕووی لە زیادبوون بکات و لەم ساڵیشدا ڕووی لە زیادبوونێکی بەرچاو کردووە. ئەمەوە کۆمەڵی کۆمپانیا گەشتیاریەکان هاتین لەگەڵ سنتەری ئەزمەر بۆ ڕاهێنانی گەشتیاری و فڕۆکەوانی ئەمە یەکەم خولەکە ئەکەینەوە بە سەرپەرشتی و چاودێری بەڕێبەراتی گەشت و گوزاری سلێمانی کە پشتیوانێکی باشیان لێکردوون. زۆر سپاسی هاوکاران مەکەم کە زۆربەی زۆریان خاوەنی چەند ساڵی ئەزمن و بەڵام هەردووبارە بەشدار بوونەوە لەمە چکەمە دەبێتە هۆی ئەوەی زیادبوونی زانیاری گەشت و گوزاری و ئەتەکێتی گەشت و گوزاری فڕۆکەوانی لە شاری سلێمانیدا و ئەمە تاکە سنتەرێکە ئیستاکراوەوە لە شاری سلێمانی خۆشبەختانە بەر ئێمە کەوتون ئەم سنتەرە دەتوانێت مۆڵەتی بەشداری بووم بکە کە لە سەرتاسەری عێراقا کاری پێ دەکرێت. کەرتی گەشت و گوزار ئەو کەرتەیە کە لە ئێستادا بەشێکی زۆری وڵاتانی جیهان وەک سەرچاوەیەکی گرنگی پەیداکردنی داهات بۆ وڵاتەکەیان پشتی پێدەبەستن. سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکانی سلێمانی ڕایدەگەیەنێ کە سلێمانی لە ڕووی ئۆتێل و مۆتێل و میوانخانەکانەوە هیچ کێشە و گرفتێکی نەماوە. ئاماژەی بەوەش کرد کرانەوەی ئەم خولە گەشتیاریانە دەتوانێت گەشتیاری زیاتر بۆ کوردستان و سلێمانی ڕابکێشێ لە هەمان کاتدا خزمەت بەو گەشتیارانە بکرێت کە ڕوو لە شارەکەیان دەکەن. ئەوانەی کە ئەیانەوێ پەیوەندیکەن بە کۆمەڵی میوانخانەکانەوە بۆ ناونووسین و پڕکردنەوەی فۆڕم و ئەمە دەبەرەوە بڕوانامەکەیشی لە ئاستی نێودەوڵەتیە و مامۆستاکانیشی زۆر بەڕێز و پلە بەرزندا وانە بێژە. ئێمە بڵین وەکو هاتنی گەشتیاران و تەبعەن وەرزیە، بەڵام ئێمە وەکو مەزندەی کۆمەڵی میوانخان و شەشخانەکان کە بە سەرپەرشتی بەڕێوەبەریاتی گشتی گەشت و گوزاری سلێمانی زۆر سوپاسیانەکەین. ئێمە ئەوە لە دیداری نێرگزەوە تا ئەگاتە ئەمڕۆ کە پار بوو وەزعێکی زۆر باشی بەخۆیەوە بینیەوە لە هەموو بارەکانە. ڕێنمایی گەشتیاری و بە ئاکادیمیکردنی کەرتی گەشت و گوزار یەکێکە لەو ڕێگەیانەی کە دەتوانرێت پێشکەوتنی زیاتری گەشتیاری پێدەستەبەر بکرێت. یەکێک لە مامۆستایانی خولەکە دەڵێت دەمانەوێت لە ڕێگەی وتنەوەی ڕێنماییە گەشت و گوزاریە سەردەمیەکانەوە نووسینگە و کۆمپانیا گەشت و گوزاریەکانی سلێمانیش لە ئاست کۆمپانیا گەشتیاریەکانی دنیادا بن. مەبەست لە کردنەوەی ئەم دەورەیە بۆ زیاتر شارەزابوون لە ئەم کۆمپانیا گەشتیاریانە لەگەڵ ئەم نووسینگە گەشتیارەکانی شاری سلێمانی و دەوروبەری و هەرێمی کوردستان بەگشتی تاوان لە چوارچەوەی سلێمانیان ناوەسێتەوە شتا. ئێمە لێرە لە گوندی کارگۆی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی سنتەری ڕاهێنانی فڕۆکەوانی لە ئەزمەر کراوەتەوە لێرە کە سنتەرێکی مۆدێرنە لە ناوچەکەدا. کوێنەوانەی کە بەشداریان کردووە؟ ئەوانەی بەشداریان کردووە کۆمپانیا گەشتیاریەکان و نووسینگە گەشتیارەکانین لە کارمەندەکانیان و خاونەکانیان. بواری گەشت و گوزار بۆ زۆرێک لە وڵاتانی دنیا بووەتە سەرچاوی پەیداکردنی داهات بۆ وڵاتەکانیان. هەرێمی کوردستان و سلێمانیش ژینگە و ئاو هەوایەکی لەباری هەیە بۆ ڕاکێشانی گەشتیار، بەڵام ئەو کەرتە خزمەتی زیاتری دەوێت. هەرێمیش دەتوانێت گەشت و گوزار بکاتە بەشێک لە سەرچاوی پەیداکردنی داهات. هەروەها شاری سلێمانیش لە پاڵ پایدەختی ڕۆشنبیری و داهێنانی ئەدەب نازناوی پایتەختی گەشتیاری هەرێم بەبەریدا بکرێت. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.